إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. أما بعد، فإن خير الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وآله وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. لحديثك صحيحة هاتوا خوشويستي خوا صلى الله عليه وسلم دفرمي إن الصدقة لتطفئ عن أهلها حر القبور. بيقمان خير صدقة كردن، یارمەتیدانی فەقیر و هەژارە ڕازگۆکان، گەرمایی و عەزاب و ئێش و ئازاری ناو قەبر دەکوژێنێتەوە. هەروەکو چۆن ئاوێک دەکەی بە ئاگرێکدا دەیکوژێنێتەوە، ئاوهاش ئەو خێر و سەدەقەی کە لە دونیادا ئەنجامی ئەدەی، گەرمایی عەزاب و ئاگر لە ناو گۆڕدا دەکوژێنێتەوە. جاگە پێت خۆشە لە ناو گۆڕدا عەزاب نەدرێی، سزا نەدرێی، گەرمی ناو گۆڕ نەبینی، گەرمی جەهەنم نەبینی، خێر و سەدەقە بکە. گەنجێک دەڵێ باوکم وەفاتی کرد، ڕەحمەتی خوای لێ بێت. لە خەومدا باوکم بینی لەگەڵ کۆمەڵە مناڵێکی دراوسێکانماندا بوو. هەندێک مناڵی دراوسێمان هەبوو، هەتیو بوون، دەیانم ناسی. باوکم لەگەڵ ئەو منداڵانەدا بوو، منداڵە هەتیوەکاندا لە خەودا. دەفەرمی ئەم منداڵانە دەڕۆشتن ئاویان دەهێنا، دەیان کرد ناو شتێکەوە، دەیان کرد بەسەری باوکمدا ئاوێکی سارد و سازگار. باوکیشم زۆر دڵخۆش بوو، پێ دەکەنی. وتم وەڵڵاهی نهێنیەک هەیە لەم مەسەلەدا، ئەم مناڵانە چی پەیوەندیەکیان بە باوکمەوە هەیە؟ چون بەلای مامۆستایەک پرسیارم لێ کرد، وتی بڕۆ لەوانەیە نهێنیەک لەم مەسەلەدا هەبێ. هاتم بۆ ماڵی ئەو ئافرەتە بێوەژنە کە کۆمەڵێک منداڵی هەتیوی هەیە. وتم باوکم چی پەیوەندیەکی بە ئێوە هەبووە؟ ئەم شەو لە خەومدا ئێوەم بینی ئاوی سارتان ئەکرد بەسەر باوکمدا، باوکشم زۆر دڵخۆش بوو، پێ دەکەنی. زۆر دڵخۆش بوو، دەوی ئاو بکەن بەسەرما، ئاو بکەن بەسەرما، بە پێکەنینەوە. چی پەیوەندیەکی باوکم بە ئێوە هەیە؟ وتیان وەڵڵاهی باوکت ڕەحمەتی خوای لێ بێت چەند ساڵە یارمەتی ئێمە ئەدا، کەس نەیزانیوە. ئەو تا خوای گەورە بە خەوێک ئەو پەیامەی بە ئێوە گەیاند. باوکت چەند ساڵە کرێخانوومان بۆ ئەدا، کرێخانوەکەمان نییە، بەردەوام یارمەتیمانی داوە، ڕەحمەتی خوای لێ بێت. ئەمە نهێنیەکەیە، کەواتە ئەو باوکە دڵخۆش بوو، ئەو پێغەمبەر ڕێزە دڵخۆش بوو، ڕەحمەتی خوای لێ بێ. چونکە لە دنیادا یارمەتی خەڵکی فەقیر و هەژاریدا لەبەر خاتری خوا. کەواتە یارمەتیدانی خەڵکی فەقیر و هەژار ناخۆشی و ناڕەحەتی و گەرمایی و ئێش و ئازاری ناوگۆڕت لە کۆڵ دەکاتەوە، دڵخۆشت دەکا بە ئیزنی خوای گەورە. بۆیە بۆ ڕەزامەندی خوا یارمەتی خەڵکی فەقیر و هەژار بدە. لە حەدیثێکی صحیحی بخاری مسلمدا هاتووە، خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم هانی ئێمە ئەدا بۆی خێر و سەدەقە بکەین. ئەفەرمی ئەگەر کەسێک لە ئێوە لەتە خورمایەک ببەخشێ، ئەگەر گەورەتر بێ لە لەتە خورمایەک، ئەگەر خورمایەک بێ و ئەگەر زۆر زیاتریش بێ، ئەفەرمی ئەگەر کەسێک لە ئێوە کەسابەتێکی حەڵاڵی هەبێ و لەتە خورمایەک ببەخشێ لە پێناو خوادا، ئەوەشی پاک نەبێ و حەڵاڵ نەبێ، خوا وەری ناگرێ. واتە ئەگەر لەتە خورمایەکت بەخشی لە پێناو خوادا بەس بە حەڵاڵی. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم، خوای گەورە ئەو خێر و سەدەقەیە مەڵێک کەمە لەتە خورمایەکە، مەڵێ خورمایەکم بەخشیوە، ئەگەر زیاتر بێ هەر بە کەمی مەزانە، ئەگەر 250 دینار بوو، 1000 دینار بوو، بە کەمی مەزانە، ئەگەر زیاتر بوو بە کەمی مەزانە. ئەم لەتە خورمایە کە دەیبەخشی بە حەڵاڵی لەبەر خاتری خوا، نەک وێنە بڵاوکردنەوە.
هەندێک کەس دەڵێن ئەگەر وانەکەی خەڵ پارەمان ناداتی کورە کاکە دە پێویست ناکە خۆ ئەگەر بوو باشە نەبوو پێویست ناکەم بەزم ڕزمەکەی چ پێویستەکە فەقیر و هەژارەکان ڕسمی دەرگاکەیان بگیرێ ڕسمی ئەو خواردنە بگری بۆ خەڵکی بۆ خوا بیکە با خوای گەورە تەنها بیبینێ و تەواو ئەو کەسێکی کە بۆی دەبی خوای گەورە دێتی قبول دەکات بەدەستی ڕاستی وەری دەگرێ خوای پەروەردگار ئەو سەدەقە کە لە تەخورمایەکە خوای گەورە بۆ تۆ زیادی ئەکا بۆ تۆ گەوری ئەکات پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم هەروەکو چۆن کەسێک لە ئێوە ئاژەڵدارە بەچکە وشترێکی هەیە بەچکە ئەسپێکی هەیە چۆن گەورەی دەکات تۆ لە ماڵەوە کابرا ئەسپی هەیە ماینی هەیە بەچکەکە چۆن گەورە دەکات وردەوە دەگەورە دەبێ چۆن بەچکە وشترەکە گەورە دەبێ خۆشەویستی خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەو لەتە خورمایە کە لەبەر خاتری خوا بەخشیتە خوای گەورە ئەو لەتە خورمایەت بۆ گەورە دەکا حتا لە شاخێ گەورەتر دەبێت واتە وەکو یەک شاخێ خورمات بەخشی بێ پێ ناوخوادا واتە بە ملیۆنەها و ملیارەها تەن خورمات بەخشی بێ لە پێناو خوادا ئەی ئەگەر زیاتر بێ وەڵا جاری وایە 1000 دەبەخشی خوای گەورە ئەو هەزارە دوا بۆ گەورە دەکاتەوە قەبارەکەی بەقەد قەباری شاخێکی زەبەلاح دەبێ کەواتە بە کەمی مەزانە بۆچی پێغەمبەری خوا وا دەفەرمێ صلی الله علیه وسلم بۆ ئەوەی کە هانمان بدات بە کەمی نەزانین کە شتێکی کەمیشمان لە پێناو خوادا بەخشی بۆ قیامەتمان زۆرە لە حەدیثێکی صحیحی بوخاری و مسلم داهاتووە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ لە ڕۆژی قیامەتە 7 تاقم هەیە لە ژێر سێبەری عەرشی خوای گەورەدان ناخۆشی ناڕەحەتی ڕۆژی قیامەت نابینن ئەو ڕۆژەی خۆر نزم دەبێتەوە عارق دەکەی ئەوان ئەو ناخۆشیە نابینن خوای گەورە لەو کەسانەمان بگێڕێ لەو 7 تاقمە پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم یەکێک لەو 7 تاقمە کێیە ناخۆشی قیامەت نابینن ئەفەرمێ وەڕەجوڵ تەصەدەق بصەدەقەة فەئەخفاها پیاوێک یاخود ئافرەتێک خێر و سەدەقەیەک دەکات لە پێناو خوادا دەیبەخشێ ئەوەندە دەیشارێتەوە فەئەخفاها دەیشارێتەوە بۆیە سەدەقە خێر و سەدەقە بە نهێنی دروستە خێریشی زیاترە بەڵام ئەگەر ئینسان نێتی پاک بوو مەبەستی ئەو بوو خەڵکی چاوی لێکە ئەوە ئاساییە بەڵام نێتەکەی خۆ دەورە بینێ مەبەست ئەوەیە خەڵکی خێر بکە یا مەبەست ئەوەی ئافرین دەستخۆشی لێ بکرێ ئەوە نێتەکە لای خۆت و بینی خۆت و خوای گەورەیە ئێمە قسەیتیان ناکەین بەڵام نهێنیەکە بۆ قیامەت زۆر سەلامەتە چونکە پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم ئەو کەسەی سەدەقە دەکات بە نهێنی ئەم حەدیثە شمولیەکات فەئەخفاها واتە دەیشارێتەوە چۆن دەیشارێتەوە بە جۆرێک بۆی ئەوەی بە دەستی ڕاستی دەیبەخشێ دەستی چەپی پێی نازانێ ئەمە ئەو پەڕی نهێنیە یعنی من شتێک ببەخشم بە دەستی ڕاستم دەستی چەپم نەزانێ واتە لە مەژی بشارمەوە نەک لە خەڵکی یعنی مە زۆر شتێکی دقیقە ینی بە دەگمەنە تۆ هەردوو دەسەکە بە یەکەوەی تۆ بتوانی شتێک لە دەستی چەپت بشاریتەوە واتە زۆر نهێنیە کەواتە بە هەندێک چاکەتە بێ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیحدا با کەسێک لە ئێوە کۆمەڵە شتێکی نهێنی هەبێ بینی خۆی خوای پەروەردگار بێ بۆ قیامەتی کەس پێی نەزانێ ئەوە زۆر گرنگە کۆمەڵە خەڵکێکە بوون لە شاری مەدینە لە سەردەمی ئیمامی عەلی کوڕی حوسەین ئەم ئیمامی عەلی زەین العابدینی پێڵەن ڕەحمەتی خوا لێ بێ کوڕی ئیمامی حوسەین بۆ ڕەزای خوای لێ بێ کە کوڕی ئیمامی عەلیە لە شاری مەدینە کۆمەڵە ماڵێکی فەقیر و هەژار هەبوون خواردنیان بۆ دابین دەکرا بەڵام نەیان دەزانی کێ خواردنەکەیان بۆ دابین دەکا ئاردی بۆ دەهێنان خواردنی بۆ دەهێنان بەڵام نەیان دەزانی خاوەنی ئەم خواردنە کێیە دیارە دەموچاوی شاردۆتەوە بە نهێنی شەوێکی درەنگ هێناوێتی لە بەردە ماڵەکەدا یا ناو دەڕۆشت بەڵام کاتێککە ئیمامی عەلی کوڕی حوسەین ڕەحمەتی خوا لێ بێ کە وەفاتی کرد کاتێککە شۆردیان تەماشایان کرد هەموو شان و ملی شوێنەواری شتەڵگرتنی پێوە دیارە ئەوەنەی شتەڵگرتووە لە شەواندا ئەمانەی هەموو شوێنەکەی ئاسەوارەکەی شوێنەوارەکەی ماوە وتیان ئەمە چییە وتیان وەڵا ئەمە لە شەوی تاریکدا ئارد و خواردەمەنی دەبرد بۆ ماڵە فەقیرەکان تەماشایان کرد چەند ڕۆژێک هەموو کاتێک یارمەتیان نەدرا چەند ڕۆژ یارمەتیان نەدرا
یارمەتی نەما کۆتایی پێهات ئەو کاتە زانیان ئەو کەسە یارمەتی داون ئیمامی عەلی کوڕی حوسەینە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ چونکە دوای ئەوە قەتع بوو تاو نەما شوێنەوارەکەش دیارە هەمووی ئەوە بۆ خوایە ئەوانە شایستەی ئەوەن کە لە ڕۆژی قیامەتە لە ژێر سێبەری عەرشی خوای گەورەدا بن بۆیە شتەکانت با نەهێنی بێ بۆ ڕەزامەندی خوا بێ کەم بێ و بۆ خوا بێ لەو باشترە زۆر بێ و هەموو خەڵکی پێت بزانێ بۆیە ئینشاڵڵا بە ئاگامان لە فەقیر و هەژارەکان بێ وەک لە جومعەی پێشەوە باسمان کرد ئەوەی کە فەقیر و هەژاری ڕاستەقینەیە چاوت لێیان بێ یارمەتیان دە بە پێی توانای خۆت لە تەخورمایەکە 1000 نارە 10,000 50,000 چەندێ تواناتێ دەست پێیانەوە بێ ئاگات لێیان بێ ئەوانەی کە ڕازگۆن یا ڕەبی خوا لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی خوایە گیان حاڵی فەقیرەکان باشکە یا ڕەب العالەمین الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه لحديثك صحيح بخاري دهاتوا خوشويستي خوا صلى الله عليه وسلم دفرمي الساعي على الأرملة والمسكين كالمجاهد في سبيل الله وكالقائم لا يفتر وكالصائم لا يفطر أو كسي يارمتي بوجن كاندات واتأو بوجني كفقيرة أو بوجني كمردكي وفاتي كردوه أو بوجني كلقل بياوكي دا جيابته حالي باشنية و ئەو کەسەیشی کە فەقیرە واتە ئەو کەسە یارمەتی ئافرەتی بێوەژن نەدا کە مستەحەق و فەقیرە و یارمەتی کەسانێک دەدا کە فەقیر و هەژارن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سێ مزگەێنی خۆشی پێدا ئەوانەی کە فەقیرن بێوەژنە مناڵی هەیە یاخود جارێ وایە مناڵیشی نییە لە ماڵ باوکێتی ماڵ باوکی ناتوان یارمەتی دن جارێ مناڵی هەیە بە هەمان شێوە ماڵ باوکی ناتوان یارمەتی دن گرنگ ئەوەیە حاڵی فەقیر بێ ئەو بێوەژنە یاخود کەسێک فەقیر بێ سێ مزگەێنی خۆشی پێدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەکەم دەفەرمێ کەالمجاهد فی سەبیل الله وەکو کەسێک وایە لە پێناو خوادا جیهاد بکا و بەرامبەری کافرەکان بوەستێ و جیهاد کا لە پێناو خوادا تێکۆشان بکات ئەمە کە جیهاد لوتکەی بەرزی ئیسلامە و دووەم فەرمووی وەکەالقائم لا یەفتر وەکو کەسێک وایە بەردەوام شەو نوێژ بکا و هیلاک نەبێ واتە بەردەوام خەریکی شەو نوێژە لە شەوە هەر شەو نوێژ دەکا و ماندووش نابێ واتە شەو نوێژ بۆ نووسرا شەوەکان بە شەو نوێژ بۆ تۆ حساب کرا وەکەالصائم لا یفطر وەکو کەسێک پاداشت وەرەگرێ کە بەردەوام بە ڕۆژووە و دوان زەمانە بە ڕۆژووە ئیلا هەندێک ڕۆژ نەبێ کە حرامە لەسەری بە ڕۆژوو بێ کەواتە تۆ ئەگەر پێت خۆشە شەوەکانت هەمووی بە شەو نوێژ بۆ حساب کرێ و بخەویت و ڕۆژەکانیش هەمووی بۆ تۆ حساب کرێ کە تۆ بە ڕۆژووی لە کاتێکا بە ڕۆژوویش نیت یارمەتی ئەو بێوەژنانە بدە کە فەقیرن ئەوانەی کە هەتیویان هەیە و یارمەتی خەڵکی فەقیر و هەژار بدە وەڵڵی شەوەکانت بە شەو نوێژ بۆ حسابە کرێ ڕۆژەکانیشت بە ئیزنی خوا هەر هەمووی بە ڕۆژوو بۆ حسابە کرێ ئەگەر نان بخۆیت و بە ڕۆژوش نەبی پێت خۆشە دوان زەمانە بە ڕۆژووبی پاداشتەکەت پاداشتی کەسێک بە دوان زەمانە بە ڕۆژووە دەی یارمەتی خەڵکی فەقیر و هەژار بدە لە سەردەمی ئیمامی ئەبوبەکردا ڕەزای خوا لێ بێ کە خەلیفە بوو ئیمامی ئەبوبەکر ڕەزای خوای پەروەردگاری لێ بێ کاتێک کە نوێژی بانی دەکرد لە ماڵ دەرەچوو لە مزگەوت دەرەچوو ئەچوو بۆ لە ماڵ دەرەچوو ئەچوو بۆ مزگەوت لە مزگەوتیش دەرئەچوو ئەڕۆشت بۆ ماڵێک هەموو نوێژێکی بانی دەڕۆشت کاتێ دەڕۆشتە ماڵێکەوە خانوویەکی بچووک بوو ڕاستەوخۆ دوای نوێژی بانی دەڕۆشت بۆ ماڵەکە ئەمجا دەگەڕایەوە بۆ ماڵ ئیمامی عومەر ڕەزای خوای لێ بێ دەفەرمی وتم بزانم ئیمامی ئەبوبەکر بۆچی دەچێ بۆ ماڵە ئیشی بۆ ماڵە چییە ئەڵێ ڕۆشتم تەماشام کرد پیرێژنێک ئافرەتێکی بە تەمەنی پیرێژن لە ماڵەوە کەوتووە چۆن دەڵێ شەلەل لێی داوە چۆن دەڵێ جەڵدە لێی داوە دەست و قاچی ئیش ناگە کەوتووە و لەگەڵەوەشان نابینایە و چاوی نابینێت تەواو داماوە هەم کەوتووە و هەم نابینایشە هیچ کەسێک ئیشی نییە ئیمامی عومەر ڕەزای خوا لێ بێ فەرمووی ئەم پیاوە بۆچی دێ بۆ لای تۆ نەیفەرمووە ئەمە ئیمامی ئەبوبەکر و خەلیفەی ئیماندارانە ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێ وتی وەڵڵاهی دێ بۆ لام ناو ماڵەکەم بۆ گسکەدا دێ بۆ لام
خواردنم بۆ دروست دەکات، خزمەت مەکات، هەموو شتێکم بۆ پاک دەکاتەوە ئەمجا دەڕوات وەڵا نازانم کێ نایناسم. ئەمە ڕەزامەندی خۆ ئابەم شێوە دەستێ پۆزی لێ نەدا من بڵێ من ئەبوو بەکرم خەلیفە ئیماندارانم. بەڵێ کاتێککە ئیمامی ئەبوو بەکر ڕەزای خوای لێ بێ، کاتێککە ئیمامی بەکر ڕەزای خوای لێ بێ وەفاتی کرد، ئیمامی عومەر ڕەزای خوای لێ بێ وعدی دا خزمەت بکات بەو ئافرەتەی کە ئیمامی ئەبوو بەکر خزمەتی کرد و ڕەزای خوای لێ بێ، جێگە ئەوی بۆ پڕکاتەوە. دەڵێ ڕۆشت خواردنوشتی بۆ برد، خورماکەی پێدا. ئافرەتەکە وتی ڕۆڵە گیان هاوڕێکت مردووە، واتە ئەوەی پێشوو هاوڕێکت مردووە. وتی بۆچی پرسیار دەکەی چۆن نەزانی مردووە؟ وتی ئەو پیاوەی پێشوو کە هەموو بەیانێتە هات بۆ لای من خورماکەی بۆ ناوکەکەی بۆ دەرەکردم بەبێ ناو خورماکەیەدا پێم، بەڵام تۆ بە ناوکە و خورماکە مدەیت بۆیە ئەزانم ئەو پیاوە مردووە. ڕەزای خوای لێ بێ. ئیمامی ئەبوو بەکر ڕەزای خوای لێ بێ ئابە و شێوەیە بوو. ئیمامی عومەر لەسەر چۆک دانی دەستی کرد بە گریان، فەرمی وەڵڵاهی ئەی ئەبوو بەکر هەموو کەسێکت ماندوو کردووە کەس ناتوانێت مونافەسەی تۆ بکات. خورماکەی تۆ ناوکی تایە، خورماکەی ئەو بێناوک بوو، بەبێ ناوکەیدا پێم بووی بیخۆم، ناوکەکەشی بۆ دەردەکردم. ئەمە یارمەتی دانی خەڵکی فەقیر و هەژارە. ئەمە شەوەکانی بە شەو نوێژ بۆ حساب دەکرێ و ڕۆژەکانی بە ڕۆژ بۆ حساب دەکرێ. ئەمە جیهادەکان لە پێناو خوادا، بۆیە بۆ خۆ ئەنجامی بدە. بەنیهێنی بیکە پۆز لێ مەدا، قیمەتی نییە. لە حەدیث صحیح داتۆ کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم یەکێک لەو کەسانی کە لە ڕۆژی قیامەتە لەسەر دەم و چاوی ڕایەکێشن بۆ ناو جەهەنەم پێخۆشە کرێ، کەسێک بۆ لە دنیادا ماڵی بەخشیوە بەس بۆی پێ بڵێن سەخیە، پەنا بخوا. خوای گەورە دەفەرمێ پیانوتی سەخی بە ئاواتی خۆت گەشتی دەبیبن بە ناو جەهەنەم. سەدەقەی کردو بەڵام بۆی پێ بڵێن سەخی و دەستکراوەیە. کەواتە ئینشاءڵڵا با چاو لەم پیاو چاکانە بکەین ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێت. لە حەدیثێکی صحیح داهاتووە لە صحیح جامع صغیر پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم كل امرئ في ظل صدقته حتى يقضى بين الناس. هەموو کەسێک لە ڕۆژی قیامەتە هەموو ئیماندارێک لەژێر سێبەری سەدەقەکەی خۆیدایە. بۆ ئیماندار بێ لەژێر سێبەری سەدەقەدایە و لەژێر سێبەری عەرشیشدایە. حتا حکمی هەموو خەڵکی دەکرێ، بەهەشتی و جەهەنمی جیا دەکرێتەوە ئەو کەسانە بخۆیان لە سێبەری سەدەقەی خۆیاندام. لە دنیا سەدەقەیان کردووەکو هەورێک سێبەریان بۆ دەکا بۆی ناڕەحەت نەبن گەرمایان نەبێ. پێت خۆشە سێبەرێکت هەبێ لە گەرمی خۆر و گەرمی جەهەنم و گەرمی ساحەی مەحشەر بتپارێزێ، ئەو سێبەرە خێر و سەدەقەیەکە لەبەر خاتری خوا ئەنجامت دابێ، بۆ خوا نەک بۆ خەڵکی. چونکە هەر کەسێک بۆ خوا بژی خوا بەرزی دەکاتەوە. هەر کەسێکیش بۆ ئافرین و دەستخۆشی خەڵکی بژی خوای گەورە لە دنیا و لە قیامەت شەرمەزاری دەکات. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی لەژێر سێبەری عەرشی خوادا دەبێ و باسمان کرد و لەژێر سێبەری خێر و سەدەقەکەیدا دەبێ ئەو ئینسانە هەتاکو حکمی نێوان خەڵکی دەکرێت، محاسبەی خەڵکی دەکرێتەوە بۆ خۆت شوێنەکەت سێبەر و خۆشە. بۆ یەکی لە پیاوچاکان کە ئەبول خەیرە تابعینە هیچ ڕۆژێک نەبوو، کاتی ئەم حەدیثەی بیست ئەم حەدیثی ڕیوایەت کرد، هیچ ڕۆژێک نەبوو ئیلا یا نانێکی ئەبەخشی یا سەرکە پیازێکی دەبەخشی یا شتێکی دەبەخشی. واتە هەموو ڕۆژێ شتێکی دەبەخشی ئەگەر کەمێکیش وایە بۆ ئەوەی لە ڕۆژی قیامەتە ببێتە سێبەرێک بۆی. تۆش ئەگەر ڕۆژی 250,000 بیبەخشە بیدە بە فەقیر بیکە ناو مزگەوتەوە بۆی بۆ ڕۆژی قیامەتت شتێکت هەبێ فەقیرەکە حسابی مناڵێکی بۆ بکە، مزگەوتەکە حسابی مناڵێکی بۆ بکە، ڕۆژی ئەوە نەیدێ بە مناڵەکەت بۆ خوا بیبەخشە بۆ قیامەتت بەخوا بەیانی بووکو زاوا منەتی پێت نییە. چونکە ئێمە هەر هەمومان میرات کۆکەینەوە بۆ بووکو زاوا بۆ کچ و کوڕ. کەواتە بزانە بەخوا بە تەمای بە مناڵ شتت بۆ بکارە دوای مردنت، مەگەر مناڵێکی زۆر چاک بێ خۆت هەوڵ بدە بۆ خۆت، خەمی مناڵت نەبێ خەمی قیامەتی خۆت بێ، کەس لە برسا نامرێت. بێگومان خوای گەورە دەفەرمێ وما أنفقتم من شيء فهو يخلفه. خوا وعدی داوە. ولا حديثك بخاري مسلم ده هاتوا حديثك قدسي خوای گەورە دەفەرمێ يا ابن آدم أنفق عليك. ئەم ئاەت و حەدیثە خوای گەورە ئاەتەکە فەرمووی
ئێوە هەرچی لە پێناو خوادا ببەخشن خوا بۆتان پڕەکاتەوە، کەواتە خێر و سەدەقە ماڵەکەی تۆ کەم ناکە، ئەمە خوا وعدیدا و بۆت پڕەکاتەوە. وخوای گەورە فەرمی لە حەدیثە قودوسیەکە ئەی ئادەمی زاد ببەخشە منیش پێت ئەبەخشم، ببەخشە. بۆیە وەڵڵاهی بێگومان بەلەوە خوای گەورە پێت ئەبەخشێ بۆت پڕ ئەکاتەوە. پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم سوێن دەخۆم، سوێن بە گەورەی خوا ماڵ بە خێر و سەدەقە کەم ناکە. کۆتایی بە وتارەکە دەینە بە بەسەرهاتێ پیاوێک بەقاڵ بوو، پیاوی هات بۆ لای وتی ئەمە بەچەنە ئەوە بەچەنە ئەو بەچەنە، خوا ئەو میوانەی کە دای نەبوو وەستا بوو پیاوەکە ئافرەتێکیش هات، ئافرەتەکە سعرەکانی دەوت ئەوە بەچەنێکە نیوەی پیاوەکەی دەوت. واتە بۆ نمونە ئەو پیاوەکە دەوت ئەو مۆزە بەچەنێکە ئەوی مۆز بە 2000، بە ژنەکەی وت بە 1000 دینارە، تەماتە بەچەنە بە 1000، بۆ ژنەکەی بە 500. واتە نیوەی پیاوەکە قسەی کرد، نیوەی سعرەکەی وت. پیاوەکە خەریک و تووڕە بێ، وتی تووڕە مەبە، وتی کاکە بۆچی بۆ ئافرەتە ئەوەندە ئەڵێ و بۆ منیش ئەوەندە ئەڵێ؟ یعنی چی من بە دوو قاتی ئەم ئافرەتە پارە بدەم؟ وتی بێدەنگ بە باش شتەکانی هەڵگرت دوای پێتەڵێ. ئافرەتەکە شتەکانی برد و ڕۆشت، وتی برای بەڕێزم بۆچی ئەم شتانە بە نیوە قیمەت داپێی بە زەرەر دایپێی؟ وتی ئەمە ئافرەتێکی بێوەژنە زۆر نەفسی بەرزە، دێ بۆ لام شتە بە قەت بە بەلاش شت نابە، ئەبێ ئیلا پارەی لێ وەرگرم، بەخواڵێ بە بەلاش شت نابم، ئیلا پارەم ئەبێ لێ وەرگری. منیش نامەوێت تەریق بێتەوە شتەکانی بە نیوە قیمەت پێ ئەڵێم، بەخوا بە زەرەر ئەیدەمێ، زۆربەی شتەکان هەمووی بە زەرەر ئەدەمێ. بەس وەڵڵاهی هەر ڕۆژێ ئەم ئافرەتەی بێ بۆ لای من، ئەم بێوەژنە کە کۆمەڵی مناڵی هەتیوی هەیە، هەر ڕۆژێک ئەم ئافرەتە شت لای من بەرێ بە شتەکانی بە زەرەر بدەمێ، سوێن بەخوا سێ قات خوای گەورە بۆم پڕەکاتەوە، نەک یەک قاتیش. وەڵڵاهی ئەگەر 10,000 زەرەر بکەم لەم ئافرەتە خوا بە 30,000 بۆم پڕەکاتەوە. بۆیە خوا بۆت پڕەکاتەوە ئەمڕۆ یا بەیانی دڵنیابە فەقیر و هەژارەکانتان لەبیر نەچێ، ئەوانەی کە هەتانە، ئەوانەی کە تواناتانەیە، بەڵکو ئینشاءڵڵا ببێتە هۆکاری ئەم حەدیثانەی کە باسمان کردووە، کۆمەڵ حەدیثێکی تریشێک کە باسمان نەکردووە، شمولمان بکا و لەو کەسانە بین کە ئەهلی خێر و سەدەقە بین، ڕۆژانە شتێکی کەمیش بێ بیبەخشە، بەڵکو خوای گەورە سەربەرزت کە و ئەم پیاوە بەڕێزە ئافرەتەکەی تەریق نەکردەوە، شتەکانی بە هەرزان دەدا پێی. ئێستا من وەڵای خەڵکە زانم ئافرەتێ زۆر بەتەمەنە، بێوەژنە مناڵی هەتیوی هەیە، کاتێکە شتێکی بۆ ئەبێ سوبحان الله ئەڵێ بەخوا ئەوم ناوێ زیادەیە من نامەوێ، ئەڵێ بۆ نمونە 2 کیلۆ تەماتەم پێویستە، بەس شتی تر نێنی بەخوا هەرچی بێری نامەوێ، من ئەوەنت بەس تەماتەکە مەوێ، بەس فڵان شت مەوێ، سوبحان الله شتی زیادەی بۆ بەرە نایە، وەری قبوڵی ناکات، ئەڵێ بەس ئەوەمەیە کە پێویستم. بۆ نمونە جارێ ئەڵێ بای 1000 ناهێڵکەم بێنە، بەخوا تەبەقێکم بێنی وەری ناگرم، وەری ناگری، فەقیریشە زۆر فەقیرە. ئەوانە هەیە ئەو جۆرە کەسانە پێویستە لەسەر سەردا برندێن ڕێزیانێ بگیرێ، فەقیری ڕاستەقینە نەوانە، ئەوانەتان دۆزیەوە ئاگاتان لێیان بێت. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا الشفاء نخوشكان من بدي بتایبەتی ئەوانەی داوای دوعای خێریان کردو، مسلمانێکی شێڵێ خەوم پیان ناکەوی، یا ڕەبی خوایە شیفای بدەی، خوا ڕەحمی لێ بکەی، خوایە کاری بۆ ئاسان کەی، خوایە ئەوانەی نەخۆشن شیفایان بدەی، ئەوانەی قەرزارن قەرزاریان بۆ دەبرکەی، ئەوانەی دەوڵەمەند خوایە دڵیان باشکەی بەرامبەر بە فەقیر و هەژارەکان یارمەتیان دەن، ئەوانەیشی فەقیرن خوایە حاڵیان باشکەی، ئەوانەی منداڵیان نییە خوایە منداڵی باشیان پێبەخشی، ئەوانەشی منداڵیان خوایە منداڵەکانیان چاک و ساڵحکەی. یا ڕەبی خوایە هێمنی و ئارامی وڵاتمان بپارێزی، نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبوڵکەی، لەو کەسانەمان بگێڕی کە لە مانگە پیرۆزەدا لێمان خۆش دەبی، لە ئاگری دۆزەخ ڕزگارمان دەکەی. آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.